قسەباسەکەم لەسەر نوێترین بەرهەم و گۆرانیەکێک لە هورەمەدە لاوەکان کە ئەویش بەهمەن کەمالە دیالا لە چەند ڕۆژی ڕابردووە یەکێک لە بەرهەمە نوێەکانی بێگومان بڵاوکردەوە و ئێمەش ماخۆش بوو لە ڕێگەی پرۆگرامی کورسات مەگەزینەوە بەشێک لە بەرهەمەکەی پێشکەش بە هەوادارانی ئەو هونەرمەندە بکەین فەرمونپێکەوە بینەرەبین. جالە من ناوەرگەنێ هەموو ساڵێ لام شارە کەسەیەکەن بە شاجوانێ بەچی لەوە تا من نەژیم عاشقومە بە چاو جوانێ بتبینن هاقم پێدا وەچی دڵم هەر لەلادا. شاجوان ناوی نوێترین بەرهەمی گۆرانیبێژی لاو بەهمەن کەمالەوە بە شێوەی ڤیدیۆ کلیپ بڵاوکراوەتەوە ئەوە دوو تەکسی کەیوان پەرمۆز و ئەرۆنجی محەممەد ڕێبەر و میکسی ئومێد ڕاهبەر و کاری دەنگی لەلایەن ئاتا مەجیدەوە بۆ کراوە و بەرهەمەکەش لە ڕۆژهەڵاتی کوردستان تۆمات کراوە و دیار مەهدیش کاری دەرەنانی کلیپەکەی کردو و گۆرانیبێژ بەهمەن کەمال ئاماژەی پێکردووە ئەم کاری تەواو و جیاوازە لەو کارانی کە پێشتر بە ئەنجامی گەیاندووە. تۆ بە جۆرێک لە مەزیاتر عاشقمەکەی دڵم فێری شێتی نابێ تەنیا تۆ فێریەکەی